خۆشەویستان لە حەدیثێکی صحیح داتووە لە صحیحە بە ژمارە 1209 پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی مسلمان دەکات. چەندەها جار باس کراوە بۆتان. ئەفەرمێ ئین صاحب الشمال ليرفع القلم 6 ساعات عن العبد المسلم المخطئ أو المسيء. گومانی تێدا نییە هەرچی لە دەمان دەرچێ باش بێ یا خراپ، عیبادەت بێ یا تاوان، دوو مەلایکە لە ڕاست و لە چەپی ئێمەن دانیشتوونە شتەکانی ئێمە دەنووسن باش یا خراپ. ئەوەی کە لای ڕاستە ئیش و کاری ئەوەی خوای گەورە پێی سپاردووە هەر چاک ئەو عەبدەی من هەر چاکێکی کرد هەمووی بنووسە بۆ ڕۆژی قیامەت. ئەوەی لای چەپیش هەرچی کەسێک ئەو کەسە خوای گەورە دەفەرمی ئەو تاوانبارە موسڵمانە چی کرد لەسەری بنووسە لە خراپە و لە تاوان و لە گوناه شتێکە خوا پێی خۆش نەبێت. بەڵام ئەوەی لای چەپ فەرمانێکی پێکراوە کە خراپە و گوناه و تاوان دەنووسێ، ئەوەی لای ڕاستیش فەرمانێتری پێکراوە. ئەوەی لای ڕاست خوای گەورە فەرمانی پێکردووە هەر چاکێکی کرد عەبدەکەی من هەر عیبادەت و چاکە و خێرێکی کرد یەکسەر فەوری بینووسە. بەڵام ئەوەی چەپ کە گوناه و تاوان و خراپە دەنووسێ خوای گەورە فەرمانی پێکردووە 6 کات 6 سەعات، واتە کاتێکی زۆر یەکسەر ئەی مەلایکە ئەی عەبدەکەی من کە مەلایکەی عەبدەکەی من ئەگەر گوناهی کرد تۆ یەکسەر مەینووسە 6 سەعات لەسەری بوەستە، 6 کات 6 زەمان لەسەری بوەستە. فإن ندم واستغفر الله منها ألقاها. خوای گەورە پێی فەرمووە ئەگەر عەبدەکەی من لەو 6 کات و سەعات و زەمانەدا لەو مەسافەکە مۆڵەتی پێدراوە ئەگەر پەشیمان بووەوە و تۆبەشی کرد و داوای لێخۆشبوونی لە خوا کرد، ئەو مەلایکەی ئەو گوناهە فڕێ ئەدا و ناینووسێت. ئەینووسێت؟ ناینووسێت، چونکە خوای گەورە فەرمانی پێکردووە ئەگەر عەبدەکەم پەشیمان بووە مۆڵەتێکی بدەرێ، پەشیمان بووەوە مەینووسە و فڕێیدا. ئەگەر پەشیمان نەبووە لەم چەند سەعاتە بە هیچ جۆرێ پەشیمان نەبووە تۆبەی نەکرد، ئەوە تۆ تاوانێکی لەسەر وئیلا کوتیبەت واحیدە، خراپەکە یەک دانی لەسەر بنووسە، یەک خراپەی کردووە یەک خراپە. بەڵام چاکە یەک بە یەک و یەک بە دە و یەک بە 700 و یەک بە زیاتریش دەنووسرێ. جاری وە یەک چاکەی دەکەی خوای گەورە خێری 700 چاکەت بۆ دەنووسێ، بەڵکو زیاتریش. ئەو ڕەحمی خوایە بۆ ئینسانی مسلمان، بۆیە بەردەوام بڵێ ئەستەغفیرڵڵاه، بەردەوام گوناهت کرد یەکسەر پەشیمان بەرەوە لێی، بەڵکو ئینشەڵڵا گوناهاکەت لە کۆڵ بێتەوە. وا نەزانی فەوری دەنووسرێ، نانووسرێ، بە هیچ جۆرێک نانووسرێ فەوری. بەڵکو خوای گەورە ڕەحمی ئەوەندە زۆرە بۆ ئێمە، بەڵام ئێمەش پێویستە ئینشەڵڵا بە ڕەحمین بەرامبەر بە نەفسی خۆمان چاکەکار بین، بەڵکو ئینشەڵڵا هەوڵدین ئەو گوناهانەی کە دەیکەین زۆربەی بەویستی خوا لەسەرمان نەنووسرێ و یەکسەر پەشیمان بینەوە، یەکسەر داوای لێخۆشبوون لە خوای گەورە بکەین، بەدڵنیاییەوە خوای گەورە لەسەرمانی نانووسێ و فڕێ ئەدرێ و لە قیامەتش محاسبە ناکرێ لەسەری. بۆیە بەردەوام بڵێ ئەستەغفیرڵڵاه، بەردەوامیش بڵێ ئەلحەمدولله. تاوانت کردووە بەردەوام تاوان دەکەی بڵێ ئەستەغفیرڵڵاه خوای لێم خۆش بە، بەردەوامی سوپاسی خوا بکە لەسەر نیعمەتەکانی.